خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆراماتان پێشکەش دەکەین. تاریکی دیکە سوپاس بۆ نیعمەتەکانی خوای گەورە کە شەپۆلێکی بەفر و باران ڕووی لارێمی کوردستان کردووە بە هیوایەوەی کە کانیاوەکان بژێنەوە و ببێتە سەرەتای ئومێدێکی گەورە بۆ گشت و کاڵ و ئاودێری و گەشت و گوزار و کۆی سێکتەرەکانی ژیان لە هەرێمی کوردستان. هێواش هێز و لایەنە سیاسیەکان کۆبوونەوەکانیان چڕ کردوێتەوە. دەکەواتە هێواش نییە، زۆر چڕیان کردوێتەوە کۆبوونەوەکان لە پێناو پێکهێنانی سەرۆکایەتیەکە. بڕیارە سبەینێ کۆبوونەوەی یەکەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە بچێت. لە کۆبوونەوەکەدا وەکو ڕێکەوتنێکەیە کە سونە سەرۆکی پەرلەمانە بات یان سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانە بات. دوجاریش بەپێی ئەو پرۆسەی کە دیاری کراوە سەرۆک کۆمار دیاری کرد، دوجاری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕاستپێرێت. پێکهێنانی سێ سەرۆکایەتیەکە بەرەو کوێ و کورد لەو نێوەندەدا لە پرسە نیشتیمانیەکەدا لەکوێ و یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی کاریگەری عێراقی هەنگاوەکانی چی دەبێت لە ئایندەدا کە زۆر بە چڕوپڕی دەستی پێکردووە. لە بەش یەکەمی بەرنامەکەمدا لەگەڵ دکتۆر تارق جەوهەر چاودێری سیاسی گفتوگۆ دەکەم، دواتە لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد نەسرەدین گفتوگۆ دەکەین. سەرەتا گەر پرسیار لە بەڕێز دکتۆر تارق بکەین. دکتۆر سڵاو لەبێ، سوپاس بۆ بەشداریت. جەوی هەولێرێک کووە، ینی بەفر و باران هاتیە نەهاتیە با پێشەوەی باسی ئەو جەوە گەرم و گوڕەی بەغدا بکەین کە بە تایبەتی لە ناو ماڵی سونەدا هەوڵی چڕ هەیە بۆ یەکلاکردنەوەی کەسێک بۆ سەرۆکی پەرلەمان. بەڵێ سەرەتا شەو باش، ڕێزوسڵاو بۆ جەنابتان کاکزانە بۆ بینەرانی خۆشەویستی کورسات نیوز. لە ڕاستیدا کەشوهەوای هەولێر وەکو کەشوهەوای گشتی هەرێمی کوردستان ساردا و شەپۆڵێکی بەفر لە ناوچە چیاکان و هەروەها باران و ساردیش لە نێو شاری هەولێر و دەوروبەرەکەی هەیە و بارانێکی باشش باریوە لەخوا بە زیاد بێ، هەرچەندە دڵخۆش بووین کە بارانی ئەمجارە بە بەراورد لەگەڵ بارانی هەفتەی پێش و بێزیان بۆ تا ئێستا کە هیوادارین بێزیان بی و خێر و بەرەکەتی بە دوای خۆیدا بینیم. دەگەڕێنەوە سەر بابەتی خۆمان، بابەتی کەشی ساردی عێراق و کەشێکی گەرم و گوڕی گفتوگۆی سیاسی کەمتر لە 24 ساعاتێک ماوە بۆ یەکەم دانیشتنی دەستپێکی خولی شەشەمی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بڕیارە دوای سعات 12 سبەی لە پەرلەمانی عێراقی بەڕێوە بچێت. دیارە تا ئێستاکە وەکو جەنابی شتاگەداری و بینەرانیش بەشێکیان ئاگادارن گفتوگۆ و جموجۆڵێکی زۆر بۆ هەر لە دوای ڕاگەیاندنی ئەنجامی بەرایی بینیمان کە هەندێک لەلایەنە سیاسیەکان بە تایبەتی پێکاتەی شیعە و هەروەها پێکاتەی سونە هەرزوو بەیەکەوە هەرێکە لە نێو پێکاتەکەی خۆیاندا جۆرێک لە تەکەتولێک یا فراکسیۆنێک یا سەکۆیەکیان پێکەنا بۆ ئەوەی زوو بکەونە خۆ تاوەکو لەسەر پۆستەکان لەسەر دابشکردنی پۆستە سیادیەکان ڕێک بکەون و بژێرکردنی یەکێک لە کاندیدەکان هەم بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەم بۆ پۆستی سەرۆکوەزیرانی عێراقیدا کامانە دوو بابەتی زۆر گرنگن. واروەها بەداخەوە لە نێو کووردا ئەو کۆدەنجە دروست نەبوو لە نێوان یەکێتی و پارتی، هەرچەندە ینی یەک دوو لیقائی پێشتر هەبوو دوای هەڵبژاردنەکان، بەڵام نەگەیشتنە جۆرێک لە ڕێکەوتن چونکە کێشەکانی ناوخۆی هەرێمی کوردستان قوڵترە لە کێشەی نێوان لایەنە شیعیەکان و لایەنە سونیەکان لەگەڵ یەکتریدا. ئێمە ئێستاکە بووە بە دوو کێشە بۆ نێوماڵی هەرێمی کوردستان بۆ کورد بە تایبەتی. کێشەیەکمان هەیە 12 مانگ 14 مانگە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کوردستان کراوە، بەڵام تا ئێستاکە نەتواندراوە بگەنەیەک پەرلەمانی هەرێمی کوردستان کارا بکرێ و دەستەی سەرۆکایەتی هەڵبژێردرێ و کابینەی نوێی هەرێمی کوردستان پێک بێ و سەرۆکی نوێی هەرێمی کوردستان هەڵبژێردرێ. ئەمە یەکێکە لە گرفتە سەرچەکان کە دۆخی و ئەرچی یەکێتی و پارتی و لایەنە کوردستانەکانی قورس کردووە لە گفتوگۆکانی پێکەنانی حکوومەت لە عێراقدا. ئەمە پێگەی کورد لە بەغدا لاواز دەکات لە گفتوگۆکانی چەند ڕۆژی داهاتوودا. بەڵام بە شێوەیەکی گشتی ئایا ئەو دانیشتنەی بەیانی دەکرێت ناکرێت، ئەمە تا ئێستاکە ئەوەی بە دوواداچوونمان کردووە نەسونەکان ڕێککەوتون لەسەر کاندید و بەربژێرێکی دیاریکرا و بۆ پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کە لە دوای 2005ەوە وەکو نەریتێک وەکو عرفێکی سیاسی پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران لای سونەکانە و پۆستی سەرۆک کۆمار لای کووردا و پۆستی سەرۆک وەزیرانیش لای شیعە. هەروەها
چوارچەوەی هەماهەنگیش لەنێوان خۆیاندا تا ئێستا لەسەر بربژێرێک ڕێک نەکەوتون زیاد لە بربژێرێک ناوی دێ بەڵام من پێم وایە 2000 شیعەکە لەسەر بربژێرێکی تازە بۆ تاقیکردنەوەی کاندیدی وکو بربژێرێکی تازە بە دووری نازانم ڕێک بکەون لەسەر کەسێک کە پێشتر ئەو پۆستەی نەبینی بێ. بەڵێ بەڕێز دکتۆر ئەوەی هەرە نزیکە سونەکانن ینی سبینێ لە دانیشتنیە جومەنی نوێنەرانی عراق دەبێ ئەمە یەکلا بکرێتەوە پێت وایە جیاوازیەکانیان ئەوەندە گەورە بێ نتوانن هەتاکو سبینی کاژمێر 12 کە زیاتر لە تقریبن با بڵێن 15 سەعاتێکی ماوە بتوانن بگەنە دەرەنجامێک لەسەر کاندیدێکی یەکلاکەرەوە یان بە دوو کاندید داخەڵە بنەوەکەوەی کە ئەو سیناریۆی کە کورد بۆ مەسەلەی سەرۆک کۆمار لە ڕابردوودا ئەنجامی داوە. بەڵێ لە ڕاستیدا تا ئێستا پێشبینیکردنەکان ینی قورسە پێشبینی بکەین کە لە دواتر کە ساتی ڕێک دەکەون بەڵام ئەوەی هەیە بربژێری یەکەم و دووەم کە لەنێوان سونەکان لەسەر پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران هەبوو لە چەند ڕۆژی ڕابردوودا یا دەتوانین بڵێن لە دوای ڕاگەاندنی ئەنجامەکان و پەسەندکردنی لە نێوان هەلبووسی کە خاوەنی 33 کورسیە و هەروەها مثەنە سامەڕایی کە 17 کورسی هەیە لە پەرلەمانی تازای عێراقیدا ئەم دووە هێزی یەکەم و دووەمی سونەکانە لە نێو پەرلەماندا. سونەکان تەنیا پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانیان بەرناکەوە بەڵکو چەند وەزارەتێکی تریشان هەیە لە دەسەڵاتی جێبەجێکردن بەریان دەکەوێت لەگەڵ دەستەکاندا بۆیە ئەوان لە نێوان خۆیاندا تا ئێستا ڕێک نەکەوتون هەرچەندە ئەمڕۆ تازەترین هەواڵ ئەوە بوو کە بەڕێز محەممەد هەلبووسی خۆی لە بربژێریکردن بۆ کاندیدی پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران کشاندەوە و تەنیا ئەوەی کە ناوی دێ ئێستاکە مثەنە سامەڕائیە بەڵام هەندێک لایەنی تر داوای ئەوە دەکەن بربژێرێکی تریشە بێ بۆ ئەوەی ئەگەر لەسەر ئەو بابەتە ڕێک نەکەون و لەسەر مثەنە سامەڕایی ساغ نەبێتەوە من پێم وایە سونەکان بە دوو خەیار دەستن نێو ئەنجومەنی نوێنەران و ئەو کاتە ئحراجیەک بۆ سنە بۆ شیعە و بۆ کوردیش دروستە بێ و ئەو کاتە دەبێ کوردیش خۆی یەکلا کاتەوە ئایا بەلای سامەڕائیدا دەچێت یا بەلای کاندیدێکی تر کە لەلایەن سونەکانی ترەوە و هەروە بۆ شیعەکانی شەمە قورسە هەر وەک چۆن مەسەلەی پۆستی سەرۆک کۆمار بۆ کورد کە بە زیاد لە بربژێرێک دەچێت نێو پەرلەمان کە دوو خولی ڕابردوو وا ڕوویدا بەداخەوە بینیمان ئحراجیەک بۆ هێزە سونیەکان و شیعەکانیش دروست بوو و نیان دەزانی چۆن مامەڵە لەگەڵ ئەو دۆخە بکەن وێ هەمیشە شیعەکان دوای ڕاگەیاندنی ئەنجامەکان داوایان لە کوردیش کردووە داوایان لە سونەش کردووە باشتر وایە بەیەک بربژێر بێنە نێو دانیشتنی یەکەمی پەرلەمان بۆ ئەوەی کێشە دروست نەبێ بۆ ئەوەی بتوانێت ئەوانی شەحراز نەبن لە نێوان خۆیاندا بربژێرێک دیاری بکەن اینجا بێنە نێو پەرلەمان بەڵام ئەوەی ئێستا هەیە کەمتر لە 24 ساعت ماوە پێویستە سونەکان بڕیار لەسەر کاندیدێک یا بربژێرێکی یەکگرتوو بدەن کە نوێنەرایەتی هەمویان بکە ئەگەر ئەوە ڕوودا چونکە پرۆسی سیاسی دروستکردنەوەی پرۆسی سیاسی لە عێراق بە یەکەم دانیشتن دەست پێ دەکات کە دوو ئەرچی هەیە وەکو دەزانن ئەرچی سوێند خواردنی ئەندامان لە بەردەم بەتەمەنترین ئەندامی ئەم خولا و هەروەها ئەرچی دووەم هەڵبژارنی دەستەی سەرۆکایەتیە بۆ جێگرەکان جێگری یەکەم و جێگری دووەم کێشەیەک نییە شیعەکان لە نێوان خۆیاندا بە ئاسانی ڕێک دەکەون ڕەنگە ئەو جێگرەی پێشترە بۆ دابدرێتەوە و هەروەها بۆ لایەنی کوردیش تا ئێستاکە ئەوەی باز دەکرێت پارتی کاندیدەکەی پێشووی خۆی ئەوەی کە لە 4 ساڵی ڕابردوودا جێگربووە هەر ئەو دادنێتەوە وەکو ململانێش نەمانزانی و لایەنی تر بێ بربژێری بۆ ئەو پۆست بۆ جێگرەکانە بێ بەڕێز دکتۆر لە هەمیشە لە عراق هەندێک بابەت هەیە هەندێک زوڵەی ئیقلیمی واریدە بۆ نمونە لە چی پێ دەڵێن ینی لە پشتی پەردەوە بعد الکوالیس مەسەلەن هیچ وڵاتێکی سنی مەذهب لە ناوچەکە کە ئێستا ڕۆڵیان هەیە بەتایبەت لە ڕووی مخابرات و هەندێک لە ڕووی پارەوە داعمی هەندێک لایەنی سونە دەکەن جا بە ئاشکرا بیان بەنهێنی بێ لە نێوان ئەو دووبەرێدا دابەشبوونێکی ئیقلیمی هەیە لەناو تەنانەت لە ناو وڵاتە سونیەکانیشدا بێگومان لایەنە سونیەکان ئێستا کە تقریبان 5 بۆ 6 لایەنی سونی هەن ئەمانە کوێن ئەمانە هەر یەکێک وڵاتێک پشتیوانی دەکات ینی ئەوانیش دابەش بوون بەسەر ئەو بەرەی سونەی کە لەلایەن وڵاتانی کەنداوە هەروەها لەگەڵ تورکیا پشتیوانی دەکرێن ئەمانە هەندێکیان
بە ڕێژەی جیاواز هەندێک لە تورکیا نزیکن، هەندێک لە سعودیا و وڵاتانی تری کەندای وەکو ئیمارات و قەتەر نزیکن. ئەمەش وای کردووە جۆرێک لە ناتەبایی لە نێوانیاندا دروست بێ و ڕێک نەکەون لەسەر پرۆژەیەکی یەکگرتووی سونی بۆ ئایندە و بۆ پرۆسی سیاسی لە عێراقدا و ئەمەش دیسان لە قازانجی شیعەکان شکاوتەوە هەروەک چۆن کورد بە پەرتەوازایی ئەوە دوو دەورەی پەرلەمانەیە دەچێت بەشداری لە حکومڕانی عێراق دەکات، بەڵام ناتوانێت داخوازی و مافە دەستوریەکانی خۆی و هەروە داخوازی و دۆسی هەڵپەسێدراوەکان لەگەڵ حکوومەتەکانی عێراق یەکلایی بکاتەوە لەبەرچی لەبەرەوەی کورد هەمیشە خەون بەوە دەبین یا خەریکی ململانەی ناوخۆیە، خەریکی ئەوەیە لە دژبەرایەتیکردنی یەکتریدا ناگەنە جۆرێک لە ڕێکەوتن ناگەڕێنەوە بۆ ئەو سەردەمەی لە 2005ەوە کە کورد بە یەکگرتووی دەچوو بە کوتلەیەکی هاوپەیمانی کوردستانی بەهێزەوە دەیتوانی بەشداری لە حکوومەت بکە و ڕۆڵی دەبوو لە یەکلاییکردنەوەی کێشەکان لە نێوماڵی سونە و شیعەشدا. بۆیە ئەم نەخۆشیە ئێستا کە لای سونەکان هەر بەردەوامە، بەڵام من پێم وایە ئەم جارە لەم هەڵبژاردنەدا و لە دوای دەرەنجامەکان ماڵی کوردی پەرتەوازەترێ لە ماڵی سونە و لە ماڵی شیعە. بەڵێ کەواتە بە هەر لەسەر ئەو مۆزوعی سونە بێنینەوە، چونکە نزیکترین ڕووداوە کە سبەینی ڕوودەدات مەسەلەن ئەڵبەت مەبەستم ڕووداوی سیاسیە. بەڕێز دکتۆر پێت وایە مەسەلەن یعنی سبەینێ هەر تەنها سوێن خواردنی تێدا بێ و سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی تێدا هەڵبژێرێ و جەلسەکە بکەوێتە کاتی نادیاریان بەپێی دەستور ئەوەی کە هەیە بەپێی ئەو زەمەنە دەستوری کە هەیە چۆن نییە بۆ بینەرەکانم، هەڵبەت لە ڕەنگە لای من معلوم بێ. بەڵێ بەتەکید هەم لە دەستور تەوقیتاتی زەمەنی دیاریکراوە، تەوقیتاتی دەستوریە، واروها لە پەیڕەوی ناوخۆ و لە قانونی هەڵبژاردنیشدا ئەمانە هەمووی دیاریکراوە کە دوای ڕاگەیاندنی یاخود داوەتی سەرۆکی کۆمار بۆ یەکەم دانیشتنی پەرلەمانی هەڵبژێردراو دەبێت لە ماوەی 15 ڕۆژدا کۆب بێتەوە و ئێستا کە ئەو ماوەیە 29 مانگە ئەمە تەوقیتاتێکی قانونی و دەستوریە کە ئەمە تەجاوز نەکراوە تا ئێستەوە کارێکی باشە. مەترسی ئەوە هەیە ئایا لە حاڵەتی ڕێک نەکەوتن، بەڵێ لە حاڵەتی ڕێک نەکەوتن گرفت دێتە پێشەوە ئەگەر سونەکان لە نێوان خۆیاندا ڕێک نەکەون، چونکە ئەگەر سەرۆک هەڵ نەبژێدرێ جێگرەکەش ناتوان هەڵبژێدرێ، بۆیە سەرۆکی تەمەەن دەمینێتەوە و فایق زێدانیش لە چەند ڕۆژی ڕابردوودا مەترسی خۆی نیشاندا، چونکە عێراق چەند پێشینەیەکی هەیە لە تەجاوزکردنی تەوقیتاتی دەستوری، چ بۆ مەسلەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بێت، چ بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بی بە تایبەتی لە ویلایەتی پێشوودا کە بینیمان نزیکەی ساڵێک پرۆسەکە دواکەوت بەهۆی کێشە. ڕاستە پەرلەمان هەڵبژێردرا بوو، دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش کارا بوون، بەڵام بەهۆی نەبوونی جۆرێک لە ڕێکەوتن و سازان لە نێوان لایەنە کوردستانیەکان پۆستی سەرۆک کۆمار دواکەوت. هەروەها ئەو کاتی جگە لە کورد شیعەکانیش لە نێوان خۆیاندا لەسەر کەسێک و بەربژێرێک بۆ پۆستی سەرۆکوەزیران ڕێک نەکەوت بوون، بۆیە دوجار ینی بەختەکە لەسەر محەممەد شیع سوودانی بە دوو کورسی نیشتەوە کە بوو بە سەرۆکوەزیرانی عێراق، بەڵام ئەم جارە لە هەڵبژارنەکان زیاد لە 45 کورسی 46 کورسی هێناوە، بەڵام مەرز نییە محەممەد شیع سوودانی شەنسی دووبارە بوونەوەی هەبێ. بۆیە لە نەبوونی جۆرێک لە ڕێکەوتن و سازان لە نێوان پێکاتەکاندا هەر یەک پێکاتە لە ناوە خۆی دوجار لە نێوان هەرسێ پێکاتەکەش بۆ ئیدارەدانی عێراق، چونکە ئێستا ئەوە جارە باز بە پۆستەکان دەکرێت، بەڵام حکوومەتی داهاتوو بەرنامەی حکوومەتی داهاتوو و نەهجی ئەو حکوومەتەی داهاتوو چۆن دەبێ، ئەمەش کێشەیەکی ترە. ئەو کاتی گفتووەکان سرتر و قوڵتر دەبتەوە، ورتر لە نێوان سونە و شیعە و کورد دەبێ قسە لەسەر بابەتەکان بکەن و خاڵ لەسەر پیتەکاندا دابنێن. ئەمە ئەو کاتە لەو ناتەبایە کە کورد ئێستا تێیدا ئەگەر بەو شێوە بەردەوام بێ، من پێم وایە ئەو کاتی لە حکوومەتی داهاتووشدا داخوازەکانی کورد کێشە هەڵپەسێدراوەکان لە کابینەی حکوومەتی داهاتووی عێراقیدا ڕەنگە جێی نەکرێتەوە، ڕەنگە چارەسەریش نەکرێت. بەڵێ بەڕێز دکتۆر قسەیەکت کردوتت کە ئێستا ناو ماڵی کورد لە شیعە و سونە زۆر پەرتەوازەترە، ڕاستە ئەوان خلافیان هەیە، بەڵام ماڵی کورد پەرتەوازەترە، کەواتە سیناریۆکانی بەردەم هەڵبژاردننی سەرۆک کۆمار دەکرێت بڵین لە خولەکانی پێشوو لە دوو دەورەی پێشوو قورستر دەبن، تونتر دەبن. من پێم وایە ئەوە دەوەستێتە سەرەوەی ئایا یەکێتی و پارتی بڕیاریان داوە لە چەند ڕۆژی داهاتوودا جارێکی تر بەیەکەوە دابنیشن بۆ گفتوگۆکردن لەسەر پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان و پڕکردنەوەی ئەو بۆشایەی کە هەیە. ئایا ڕێک دەکەون لەسەر ئەوە، چونکە ئێستا پۆستەکانی بەغدا و هەرێم تێکەڵ بووە بۆ بە جۆرێک لە یەک مفاوەزاتی ناکرێ هەردوو حزبی گەورەی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان و لە عێراقشدا پێشبینی ناکەین هیچ حکوومەتێک نە لە هەرێم نە لە عێراق پێک بێ ئەگەر هاتوو هەردوو هێزی یەکێتی و پارتی بەیەکەوە تێدا نەبێ.
چونکە ئەوە تەوازنەکە هاوسەنجەکە تێکەچی لە هەرێمی کوردستان وارووا لە عێراقیشدا تەنانەت لایەنە شیعەکانیش نایەنەوێ لایەنێکی کوردی یا یەکێتی یا پارتی بەتەنیا لەو حکوومەتە بەشداری بکە بەڵکو مەبەستیانە بەیەکەوە بەشدار بن لە حکوومەتی داهاتوو لەبەر ئەوە پێویستە پێم وایە بەرژەوەندی هەرێمی کوردستان وا دەخوازی لە چەند ڕۆژی داهاتوودا یەکێتی و پارتی کۆ ببنەوە ڕاستە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان وەفدی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا بوو و پێشتریش سەرۆکی یەکێتی و هەروەها وەفدی یەکێتیش لەو ڕۆژانە ئەوەی بیستم بەیانی یا ئەوڕۆ نازەم دەبێت چوبوون بۆ بەغا بۆ لەوێنتری گفتوگۆ لەگەڵ لایەنە عێراقیەکان بەڵێ لەوێن جا هیوادارم بە زووی بگەنە جۆرێک لە بەرچاوڕوونی من پێم وایە ئێستا پارتیەکان گەیشتونەتە جۆرێک لە بەرچاوڕوونی و یەکێتیش پێویستە بگاتە بەر جۆرێک لە بەرچاوڕوونی لەبەر ڕۆشنای ئەو ئەنجامی سەردانانەی کە لەگەڵ لایەنە عێراقیەکان کردویانە دەبێت بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و لێرەوە من پێم وایە بۆ بەهێزکردنی پێگەی هەرێمی کوردستان دەبێت ئێمە لە هەرێمی کوردستانەوە هەرێم بەهێزکەینەوە ناوماڵی خۆمان لە هەرێم ڕێخەینەوە پەرلەمان کاراکەینەوە سەرۆکایەتی پەرلەمان هەڵبژێدرێ سەرۆکی هەرێمی تازە و هەروەها کابینەی تازەی حکوومەتی هەرێمی هەڵبژێدرێ اینجا بچینەوە بەغدا چونکە من پێم وایە پرۆسەی پێکەنانی حکوومەتی داهاتووی عێراق بە ئاسانی بەپێی تەوقیتاتی دەستوری جێبەجێ نابێت چونکە ناکۆچی و خلافات تا ئێستا کەش لە نێوماڵی شیعە و لە نێوماڵی سوننەکانیشدا هەر بەردەوامە چارەسەر نەکراوە ئێستا شیعەکان سوننەکان ئەگەر سبەینێ ڕێک نەکەون و گرفت بۆ دانیشتنەکە دروستکان تەجاوزاتێکی تازەی دەستوری و قانونی دێتە پێشەوە و ئەو کاتی دەبێ محکمەی اتحادی قسەی خۆی بکە و دانیشتنەکە ناکری هەڵپەسێدرێ ئەگەر هات و ڕێکەوتنی سوننەکان نەبێ دەبێ دانیشتنەکە بە هەر شێوەیەک بێ بەردەوام بێ بەڵام بینیومانە لە عێراق هەموو خەرقێکی دەستوری کراوە هەموو خەرقێکی قانونی ڕەوایەتی پێدراوە تەنانەت محکمەی اتحادیش زۆر جار چاوپۆشی لەوە کردووە لە بەرژەوەندێکی گەورەتر کە ئەویشەوەی هەڵنەوەشانەوەی هەڵبژاردنەکانە بە هەموو پێوەرێک بێ بەپێی سیستەمی پەرلەمانی وڵاتان بێ لە جیهاندا ئەو دۆخی هەرێمی کوردستانی تێدا تێدەپەڕێ کە 14 مانگ تێپەڕیوە و هەڵبژاردن کراوە و دەستەی سەرۆکایەتی هەڵنێبژێردرا و کابینی تازە پێک ناتووە بە هەموو پێوەرێکی قانونی و دەستوری وڵاتانی پێشکەوت و دیموکرات بێ دەبێ ئەو هەڵبژاردنەی پێش و هەڵوەشێتەوە تەنانەت ئەمە بۆ عێراقیش ڕاستە ئەگەر هاتوو لە تەوقیتاتی خۆیدا نەکرا حکوومەت پێک بێ و پرۆسەی سیاسی بکەوتە سەسکەی دەستوری خۆی ئەو کاتی دەکرێت محکمەی اتحادی بڕیارێک بدە بە هەڵوەشانەوەی ئەنجامی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خولی شەشەم بۆیە بەڵام جارێ هێشتا زوو قسە لەسەر ئەو بابەتە بکەین بەڵام پێشبینی دەکرێت من خۆم پێشبینی دەکەم لە هەڵبژاردننی هەرێکێک لەو دەستەی سەرۆکایەتیانی پەرلەمان بی یا سەرۆکی کۆمار بی یا ئەنجومەنی وەزیران بی دواکەوتن هەبێ لە تەوقیتاتی قانونی و دەستوری بەهۆی خلافاتی سیاسی قوڵ لە نێوان یەک پێکاتە لە نێو خۆیدا شیعە لە ناوخۆی یەکێت کورد لە ناوخۆی و سونەش لە ناخۆی و دوازاریش لە نێوان هەر سێ پێکاتە خاڵی زۆر ناکۆک و دژبەیەک و خلافاتی زۆر قوڵ هەیە لە 4 ساڵی ڕابردوودا کە هەموو تێبینیمان لەسەر ئەو پرۆسەیە تێبینی کردووە کە کورد شەکوای زۆری لە بەغدا هەیە لەسەر مەسلەی بودجە لەسەر مەسلەی پێشمەرگە لەسەر مەسلەی ناوسەدا بڕێنراوەکان هەموو ئەو بابەتانە لە هەموو کابینەیەکی حکوومەتەکانی عێراقیدا وعد بە کورد دەدرێت بەڵام هیچ وعدێک جێبەجێ نەکراوە لەو مەلەفانە یا لەو دۆسیانەی کە پێی دەوترێت دۆسیا هەڵپەسێدراوە استراتیژیەکانی پەیوەندیان بە ماف و تەوقیتاتی دەستوری و قانونی هەیە بەڵێ بەڕێز دکتۆر ینی کەواتە ئەگەر بێت و ئەو گریمانەیە وەربگرین کە دەڵێت بۆ نمونەیەکی و پارتی جارێکی دەربەدوو کاندید بڕۆنە ناو پرۆسەکە ئەوە معلومە ینی ڕەنگە نەتیجەکە معلوم بێت کە چۆن چۆنیە بەڵام ئەمە کاریگەری لەسەر تەشکیلکردنی حکوومەتی هەرێمی کوردستانیش دروست ناکە و هێندەی دیکە نایباتە تونێلێکی تاریکەوە بێگومان ئەگەر ڕێکەوتن نەبێ لە نێوان یەکێتی و پارتی چێ پێشتر لە هەرێم چێ پێشتر لە سەپۆستەکانی بەغدا ئەگەر لێرە تاخیر بوو بە تەکید کار لەوەی بەغداش دەکاتن واتە ئەگەر هات و پێشکەوتن لە دۆسیەی بەغدا هاتە پێشەوە یارمەتی دەردەبێ بۆ ئەوەی لە دۆسیە هەرێمی کوردستانیشدا لە پێکەنانی حکوومەتی هەرێمیشدا بەرەو پێشچوونی خێراتر بێتە پێشەوە لە هەر دۆسەیەک لێک تێگەیشتنی زیاتر هەبێ من پێم وایە کاریگەری لەسەر ئەویتر دەیە واروەها بە عەکسەکەشی واتە چەند دوورکەونەوە چەند ناکۆچەکان قوڵتر بێتەوە لە هەرێم ئەوەندە کاریگەری نەرێنی لەسەر پێگەی کورد و لەسەر یەکۆدەنجی کورد دەبێ و ئەو کاتی کورد ناتوانێت بە بەربژێرێک بەشداری بکە بەڵکو بە زیاد لە بەربژێرێک دەستە پێشەوە و ئەو کاتی دیسان ئیحرازیەک بۆ لایەنە سوننی و بۆ لایەنە شیعەکانیش دروست دەکاتەوە وم پێم وایە ئەو کاتی دەبێ چاویان لە دەستی پەرلەمانتارێنی سوننە و شیعە بە یەکێتی و پارتی بۆ ئەوەی بابەتەکەیان بۆ یەکلای بکەنەوە وم پێم وایە لەو حاڵەتەیدا لەو دۆخی ئێستادا نەبۆ یەکێتی نەبۆ پارتی هیچ گەرنتیەک نییە
کوتلەی شیعی وەکو جاران ناتوانن ڕێنمایی ئەندامەکانیان بکەن بڵێن هەمووتان دەنگ بەلایەنێکی دیاریکرااو بدەن یا کاندیدێکی دیاریکرااو بدەن بەڵکو سەرپشتیان دەکەن کە سەرپشتیان دەکەن ئەو کاتی کۆمەڵێک بابەتی تەدەخلاتی ئەقلیمی وم پێم وایە ئەو پۆستە سیادیانە هەم ئێران هەم تورکیا جەنابەت پرسیاری لەسەر کرد هەم ئەمریکا ڕۆڵی هەیە لە پێکەنانی ئەو حکوومەتی داهاتووە و پرۆسە سیاسی داهاتوو کە پێک دێ و ئەو جارە ئەمریکا لە دیاریکردنی نوێنەری تایبەت بە سەرۆکی ئەمریکا سەرۆک ترامپ کە دێتە بەغدا و ئەوە ڕۆڵی دەبێ پێم وایە پێگە و قورسایی ئەمریکا ئەم جارە لە دەستنیشانکردنی پۆستەکان لە پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی عێراقیدا لە دەستنیشانکردنی سەرۆک وەزیران بە تایبەتی ڕۆڵی زیاتر دەجێڕێ لە چاو ئەو دەخولەی پێشتر کە بەڕێوە چوو کە ئەو کاتی ئەمریکا دەتوانم بڵێم گۆڕەپانەکەی زیاتر بۆ هێزە ئەقلیمیەکانی دەوروبەری عێراق بەجێهێشت بوو بەڵام ئەم جارە خۆی دێتەوە ناوێت چونکە گۆڕانکاریەکانی شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێران دۆخێکی تازەی هێناوتە پێشەوە ڕوخانی ئەسەد ئەمانە هەموو پێشهاتی تازەن بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری خۆیان هەیە لەسەر ڕۆڵی ئەو وڵاتانە و بەهێزکردنی پێگەیان لە گۆڕەپانی عێراقدا. بەڕێز دکتۆر تارق یعنی ئێستا بەڕێز نووری مالیکی و بەڕێز سوودانی و بەڕێز عەبادی لەو ناوانن کە داوای سەرۆک وەزیران دەکەن ئەمە یاریەکە بۆ ئەوەی لە دوجاردا ئەوان بڵێن ئەوە تا ئێمە کشاینەوە بۆی قەنەعەت بە بەڕێز سوودانیش بکەن بکشێتەوە و کاندیدێک دابنێن وەکو هاوشێوەی 4 ساڵی ڕابردووی بەڕێز سوودانی کە بە دوو کورسی وەکو لە ناکاو هاتە پێشەوە ینی تەوقع پێشبینی کراو نەبوو بەڕاستی کاندیدێکی پێشبینی نەکراو هەبێت ئێستا لە ژوورە تاریکەکان ڕاهێنانی کردبێ و ئامادە بێ بڵە فەرمەوە تا من نووری مالیکی بە نووری مالیشایەتی خۆم کشامەوە ئەوە من حەیدەر عەبادی بە حەیدەر عەبادیەتی خۆم کشامەوە فەرموو جەنابش بکشێەوە و با کاک زەید دابنێ بەڵێ سوتفە ناوی زەیدیش نەبێت بەڵێ ئەوانە بەڵێ لە ڕاستیدا لە عێراقدا یەک کەس دووجار بکراوەتە سەرۆک وەزیران ئەویش بەڕێز نووری مالیکی بووە لە دوای ئەو نەتواندراوە هیچ کەسێکی تر 2000 ویلایەت وەربگرێ بەڵکو هەندێک ویلایەتی خۆیان تەواو نەکردوەکو بەڕێز عادل عەبدولمەهدی کە زوو خۆپیشاندانێک دروست بوو ساڵێک و نیو ماوە دواتر گۆڕدرا من پێم وایە لەو بابەتەشدا ئەگەری دەستنیشانکردنی بربژێرێک کە ڕەنگە نە من نە تۆ نە چاودێرە سیاسیەکان بیریشمان لێ نەکرد بێتەوە زۆر ئاساییە کەسێکی لەو بابەتە بێتە پێشەوە 2000 وەکو خەیارێکی شیعی یەکگرتوو لەسەری کۆک بن چوارچەوەی هەماهەنگی پشتیوانی بکە و هەروەها مەرجەعیەتی شیعەش پشتیوانی بکە بەڵام لە مەسلەی دەستنیشانکردنی پۆستی سەرۆک وەزیران لە عێراقدا ئەمریکا چاوی زۆری لەسەر ئەو پۆستە هەیە چونکە هەموو دەسەڵاتی جێبەجێکردن سیاسەتی ئەو وڵاتە لە دەست سەرۆک وەزیراندایە بۆیە ئەمریکا کۆمەڵێک داواکاری هەیە ئێستاکە لەلایەنە سیاسیەکان و پێش هەڵبژاردنەکانیش داوای لە حکوومەتی سوودانی کرد و کۆمەڵێک چاکسازی و هەنگاو بنێ لە مەسلەی بەرزەفتکردنی هێزە چەکدارەکانی دەرەوەی حکوومەت و گروپە چەکدارەکانی کە دۆستن لەگەڵ ئێران یاخود پشتیوانی لە حەماس و لە حیزبوڵڵا دەکەن لە ماوەی ڕابردوودا ئەمانە کۆمەڵێک داواکاری و مەرجی ئەمریکا هەیە ئایا بربژێری داهاتوو دەکرێت بربژێرێک بی لە دەرەوەی ڕەچاوکردنی بەرژەوەندی و داخوازیەکانی ئەمریکا من پێم وایە زەحمەتە و ئێرانیەکانیش من پێم وایە لەوە گەیشتون کە پێویستیان بە کەسێکە جۆرێک لە مەقبولیەتی هەم لای ئەمریکەکان هەبێ و جۆرێک مەقبولیەتی هەم لای ئێرانیەکانی شەبێ بۆی بتوانێ بە شێوەیەک لە شێوەکان جۆرێک لە ڕۆڵی ناوبژیوان لە نێوان ئەم دوولایەنەدا ببینێ ئەگە بگەڕێنەوە بۆ نێو ماڵی شیعە لەسەر مەسلەی سەرۆک وەزیران ئەوانیش من پێم وایە ناتوانن لاملی بکەن لەسەر داواکاریەکانی ئەمریکا لەسەر بەهێزبوونی پێگەی ئەمریکا لە گۆڕەپانی عێراق و لاوازبوونی پێگەی ئێران لەو دۆخەدا کە ئێستاکە قسە لەسەر دەکەین بۆیە من پێم وایە ئەوانیش جۆرێک لە ئامادەییان تێدایە و هەروەها گروپە چەکدارەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا ئاماژەیان بەوە کرد کەوان ئامادەنە چەک یاخود بە شێوەیەک لە شێوەکان بستنەوە ژێرباڵی حکوومەت و دەسەڵاتی سەرۆک وەزیران و قایدعام قوات مسلحە لە دەرەوەی ئەو چەتر نەمێننەوە چونکە دەزانن ئەو هەڕەشانی ئەمریکا ئەو پەیامانەی ئەمریکا کە ناردوێتی بۆ گروپە چەکدارەکان ئەمانە هەڕەشەی جددین ئەمانە و دۆخی ناوچەکە و ململانیەکانی ئیسرائیل و ئێران ڕەنگە لە ئایندەیەکدا بێتە پێشەوە جارێکی سەر هەڵبداتەوە بۆیە عێراق دەبێت خۆی بپارێزێ لە پریشتی شەڕێکی تازە من پێم وایە لەوەدا بە دووری نابینم کە کەسێک بێت کەسێکە نە من نەتۆ نەکەس بیرمان لێ نەکردوێتەوە وەکو چاودێری سیاسیش دەبێ بە سەرۆک وەزیران و ئەو کاتی سەرۆک وەزیرانێک کە ڕەنگە مەقبول دەبێ هەم لای ئەمریکەکان هەم لای ئێرانیەکان بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر تارق جەوهەر
چاودێری سیاسی لە شاری هەولێرە و لەگەڵ مامۆی سوپاس بۆ دەرفەتە بەڕێز دکتۆر سوپاس دەکەم ئەلبەتە لەگەڵ بەڕێز دکتۆر لەگەڵ پێکێنانی و ڕەهەندەکانی پێکێنانی سێسەرۆکایەتەکەمان تاوتوێ کرد هەڵبەتە لە ناوی دەیەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەیەکی تەواوی هەیە لە ئاستێکی زۆر باڵا کە بەڕێز بافڵ جەلال تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ماوەی ڕابردوودا و لە دوای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراقدا و بەتایبەتی لە دوای پەسەندکردنی لەلایەن محکەمی فیدراالیەوە کە ناوی بربژێرە سەرکەوتوەکان پەسەند کراوە بەردەوام ئامادەیەکی تەواوی هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن ڕۆڵە بینی بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئەو مافانەی کە هەیەی لە چوارچێوەی سەرۆکایەتەکان چۆن هەوڵەدا بە یەک ڕێزی نیشتیمانی بەدەستی بێنێت بەڕێز مامۆستا محەممەد نەسرەدین لەگەڵ مەبێت کە بەڕێزیان کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستانە مامۆستا ببوورە ماندوم کردی ینی چاوەڕێت کرد داوای لێبوردنەکەم ویستم ئاها بابەتەکە بە دوو ئیتیزاها بم بۆی تێکەڵێک هەم لای ئێوەوە دروست نەبێ ئەم لای منیش و بینەرانم دروست نەبێ ئامادەیی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو ئاستە باڵایە بۆ بەغدا کاریگەری چێ بێ لەسەر خزمەتکردنی هەرێمی کوردستان و کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەی هەرێمیش پێشەکی سلااو ڕێزم بۆ بەڕێزێت کاک زاناوە بۆ بینەرانی کەناڵی کورسان نیوز دیارە کە ئێمە باس لە ئامادەگەری یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەغدا و بۆ چۆنەتی هەڵسو کەوتکردن لە بەغداەوە بە دیاریکراوی کە ئێستا ئیستحقاقاتی دیاریکردنی دەسەڵاتەکان هاتۆتە پێشەوە دنیابینین یاخود بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەغدا و چۆنێتی تەعاملکردنی هەرێم لەگەڵ بەغدایە ئەوە کرۆکی ئەو بابەتەیە کە یەکێتی دەیەوێ ئیستحقاقەکانی لە بەغدا لە خزمەت ئەو ئەجندایە بێکەواتە ئەمڕۆ کە ئێمە باسی سەرۆک کۆمار بکەین کە یەکێتی بە ئیستحقاقی خۆی دەزانێت یەکێتی دەیەوێت ئەو پۆسی سەرۆک کۆمار بخاتە خزمەت ئەو ئەجیندا ئەو دنیابینینە و ئەو بەرنامە سیاسی کە یەکێتی دەیەوێت تەعاملی پێ بکات لەگەڵ بەغا لەبەر ئێمە هەموو دەزانین ئێستا هەرێمی کوردستان بە قەیرانێکی قوڵی ئابووریە سیاسیە تێدەبڕێ بەشێکی زۆری ئەو قەیرانانەی هەرێمی کوردستان پەیوەست بووە بەو سیاسەتە چەوتەی کە لە ڕابردووە لە بینی هەرێمی کوردستان و بەغدا بووە کەواتە ئێستا بەشێک لە ڕێگای چارەسەر دنیابینینی یەکێتیە بۆ ڕاستکردنەوەی ڕێڕەوی پەیوەندەکان و بۆ بنیادنانەوەی ئەو پەیوەندیانە بۆیە زۆر گرنگە ئەو ئامادە کاریەکە یەکێتی دەیکا بۆ بەدیهێنان و بەدەستهێنانی ئیستحقاقەکان لە بەغدا تا بخرێتە خزمەت باشترکردنی پەیوەندیەکانی هەرێم و بەغدا لەبەرەوەی ئەو کێشانەی کە ئێستا لە هەرێما هەیە هەموو قەناعەتی ئەوەمان هەیە گەڕێمە بێت و پەیوەندیەکانمان لە بینی هەرێم و بەغا پەیوەندیەکی تەندروست بێ لەسەر بنەمای بەرژەوەندی هەردوو لا بنیادنا بێ و لەسەر بنەمای بەرژەوەندێ باڵەکانی هەموو گەلانی عێراق و بە تایبەتی خەڵکی هەرێمی کوردستان بنیاد بنرێ دیارە پێم وایە ئەوە هەموو دەبێت مای خۆشگوزارانی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و باشترکردنی ئەو پەیوەندێ بۆیە من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو ئامادە سازیەکەی لە بەغدا بۆ ئەوەی ئەو پۆستانەی بەدەستی دێنێ لە پێنا و باشترکردنی پەیوەندەکانی حکوومەتی هەرێم و بەغا بێ و بۆ ئەوەی ئەو پۆستانە بکرێن بە وەسیلەیە بۆ باشتر بازبار و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان بەڕێز مامۆستا محەممەد لە ئێستادا بکە پارتی دموکراتی کوردستان پۆستەکانی تری لەلایە و حکوومەتی هەرێمیش پێک نهاتوە بەڕاستی کە لە دوای 14 مانگ پارتی دموکراتی کوردستان لێرە و لەوێ باسی ئەوە کات کە بربژێرێکی بێ بۆ پۆستی سەرۆک کۆمار و لە هەمان کاتیشدا ئەمە بۆکو عورفێکی سیاسی نەکۆکو یاسایی وەکو عورفێکی سیاسی ئەم پۆستە لە 2005 لای یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئەمە بەڕاستی ئەکرێت لەکوێدا ناوی لێ بنین ڕاکێشان بەرەو یەک ڕیزی نیشتیمانی کورد لە بەغدایە لە عێراقا یان ئەمە تا چەند کاریگەریە بێ لەسەر پەرتەوازەتر بوونی ناوماڵی کوردی کاک زانا ئەزانی هۆکاری سەرەکی بۆ ئەوەی تا ئێستا حکوومەتی هەرێم دروست نەبوو پەرلەمانکارانیە نەبوونی تەوافق و شەراکەتی ڕاستەقینەیە کە لە ناو هەرێمی کوردستانە پارتی نەباوەڕی بە شەراکەتی ڕاستەقینەیە نەباوەڕی بە تەوافقشە هەمان هەردوو هۆکاری سەرەکین بۆ ئەوەی کە ئێستا کورد لە بەغدا یەک ریز و تەبانە بێ بە یەک پاکێج و بە یەک بەرنامەی سیاسی نەڕاتە بەغا و بە دنیابینی پارتی بۆ تەوافق و شەراکەت بە پێی بەرژەوەندەکانی خۆیەتی کاتێک کە تەوافق لە بەرژەوەندی بێ بانگەشە بۆ تەوافق دەکات کاتێک شەراکەت لە بەرژەوەندی بێ باسی شەراکەت دەکات یعنی بۆ نمونە ئێمە ئێستا چەندە
پارتی باسی تەوافق ئێستا دژی تەوافق کار دەکات لە هەرێمە ئامادەنی حکوومەتی شەراکەت دروستکە بەڵام لە 2005 کاتێککە یەکگرتووی ئیسلامی لە دەرەوەی ئیجماعی سیاسی لە دەرەوە ئەو تەوافقە بەشداری هەڵبژاردن دەکات بارەگاکانی دەسووتێنێ لە بادینان و شەهیدی لێ دەکەوێتەوە ئێستا پارتی لە بەغا سەردانی هەموو لایەنە سیاسیەکانی کردو یەک داواکاری هەبووە سەرۆک کۆمار نەدرێ بە یەکێتی ئێمە بربژێرمان هەیە کەواتە ئەو تەوافقەی کە کاتێ لە بەرژەوەندیەتی بانگەشەی بۆ دەکات ئێستا پارتی هەم لە هەرێمی کوردستان و لە هەم بەغا دژی بنەمای تەوافق و شەراکەت کار دەکات بۆشە هەم لە هەرێم ناتوانین ببینە خاوەن حکوومەتێکە هەمومان تایە شەریک بین و نەشمانتوانی و پەرلەمان کاراکەین و ئەوەش هۆکاری سەرێکێکە ئێمە ئێستا لە بەغداش ناتوانین پۆستەکانی کورد بە یەک پاکێز وەرگرین بۆ ئەوەی ئێمە داخوازیەکانمان لە بری ئەوەی وەفدمان بچێ بۆ لای لایەنە شیعەکان داوای لایەنگری بکە یاخۆت بەسەرەن پارتی داوای ئەوەی لێ بکە پۆستەکە مەدەن بە یەکێتی ئێمە بربژێرمان هەیە دەبوو ئەو کاتە هەموو کورد داوای ئیستیحقاق یاسایەکانی خۆی بکردایە بۆیە من پێم وایە ئەوەی کە ئێستا کاریگەری زۆری لەسەر هەرێمی کوردستان دروست کردووە پەرتەوازایی ناو هەرێمی کوردستانش قوڵ کردوتەوە ئەو دنیابینێنی پارتیە کە تا ئێستا نە لەسەر مەبدەئی تەوافق رازیە و نە لەسەر مەبدەئی شەراکەتی ڕاستەقینە کە ئەمەش زیاتر درک بەوە دەکرێت کە ئێستا ئەو پەرتەوازیی هەیە ڕەنگە کاردانەوە و ڕنگدانەوە شێبێ لە بەغدایە باشە کەواتە باشترین ڕێگا بۆ ئەوەی کە ئەو ململانەیە جارێکی لە هەرێمی کوردستان تۆختر نەبێتەوە وەکەلێنەکان گەورەتر نەبن پێویستە یەکێتی چی بکات پارتی چی بکات من پێم وایە یەکێتی دیدی خۆی بە پارتی داوە دنیابینینی خۆی و بەرنامەی سیاسی خۆی بە پارتی داوە ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەندەی بەرنامەی حکوومەتەکەمان لا گرنگە ئەوەنەی دەمانەوێت حکوومەتێکی خزمەتگوزار حکوومەتێ بێ لایەنەکان کە بەشدارن خاوەن بڕیار بنتیایە ئەوەندە ناوی پۆستەکانی ڕەنگە لا گرنگ نەبوو بێ بەڵام ناکرێت ئەوەی تا ئێستا پارتی کە کاتێک گفتوگۆ دەکرێت لەسەر دروستکردنی حکوومەت ئەو زیاتر باستی پۆست دەکاتەوە ناکرێت پۆستش وەرگری وەزیرێکت هەبێ بەڵام پارتی بۆ هەر وەزیرێ لە پشتی پەردە و وەزیرێکی دانابێ بۆ ڕێگریکردن لە ئەرکەکانی بۆیە من پێم وایە ئەگەر بێت و پارتی دەستپێشخەری ڕاستەقینەی هەبێ بۆ تەوافق بۆ شەراکەتی ڕاستەقینە گرێچۆرەی حکوومەتی هەرێم و پەرلەمانی هەرێمش دەکرێتەوە و پێم وایە پێگەی کوردش بەهێز دەبێ بەڵام ڕەنگە لەسەر یەکێتی ئەگەر داواکاریەکان لە یەکێتی چی بێ من پێم قورسە یەکێتی بتوانێت یعنی قورسە یەکێتی دەست هەڵگرێ لە داواکاریەکانی بۆ دروستکردنی حکوومەتی شەراکەتی ڕاستەقینە یاخۆت قورسە یەکێتی ئامادە بێ بچێتە حکوومەتێکەوە ئەو حکوومەتی هەمومان نەبێ و خزمەت بە هەمووانش نەکا لەبەرەوەی دەرئەنجامی ئەو جۆرە حکوومەتە ئەم حکوومەتەی ئێستای لێ دەکەوێتەوە کەوا بەجددی لە هەموو ئاستەکانە شکستی هێناوە ناتوانێت هیچ پێشکەشی خەڵکە و هەرێمش بۆ خۆی گەیشتۆتە ئەوەی کە لە قەیرانێکی دارایی لە قەیرانێکی سیاسی لەوەی کەوا خەڵکی ئێستا متمانەی بە سیستەمی حکومڕان نەماوە بۆیە من پێم وایە یەکێتی ئەگەر دەست لە داخوازیەکانی و دەست لە بەرنامە سیاسیەکەی هەڵگرێ کەواتە ڕازی دەبێ بە بەردەوامبوونی ئەم شێوازە لە حکومڕانی کە پێم وایە زەرمەندی گەورە خەڵکی هەرێمی کوردستانە بۆیە من پێم وایە بەجددی پارتی دیموکراتی کوردستان دەتوانێت گرێچۆرەکە بکات و کلی گرێچۆرەکە بکاتەوە بەوەی کەوا هەم لەسەر بنەمای تەوافق و شەراکەت بتوانین حکوومەتی هەرێم دروستکەین و ئەو تەوافقەش بگوازینەوە بۆ بەغا لەبەرەوەی چۆن دەکرێت ئەمە باسی تەوافق و شەراکەت بکەین بەڵام تۆ سەرجەم پۆستەکان و بڕیارش لەناو حکوومەت لای تۆ بێ چۆن دەکرێت ئێمە باسی تەوافق و شەراکەت بکەین تۆ هەرچی پۆستەکانی بەغداش هەیە پۆستە سیارەکان تۆ ئیداری ئەو پۆستانە بدەیت و لە ڕابردوشدا سەلماندە بێتت تۆ دەستێکی ئەمین نەبوویتە بۆ ئەوەی پۆستەکان نوێنەرایەتی کوردت نەکردووە بە ڕاستەقینە کاتێککە پۆستەکانە لابووە چ لە حکوومەتی هەرێم و چ لە بەغا بۆیە من پێم وایە گرێچۆرەی دروستکردنی حکوومەتی هەرێم بەوە دەکرێتەوە قەناعەتی لای پارتی دروست بێ ئەبێ پارتی باش بزانێ پارتی بەتەنها ناتوانێت حکوومی هەرێمی کوردستان بکە واگە حکوومەتش دروستکە بە هەر شێوازێ حکوومەتێکی ئیفلیج کە تەنها لە سنووری خۆی زیاتر تێپەڕ ناکە کەواتە ئەمە سەرەتایەکی خراپ دەبێت بۆیە کردنەوەی گرێچۆرەکە بەوە دەبێت کە ئێمە ڕێکەوین لە هەرێم لەسەر دروستکردنی حکوومەتێکی شەراکە و تەوافقی ڕاستەقینە مامۆستا محەممەدیانی بەڕێزت باست کرد کە شاندی پارتی تەنها مەهامیانەوە بووە کە لە بەغدا پۆستی سەرۆکۆمار بێچێتی نەدرێت بەڕاستی لە حاڵەتێکی وەهادا یعنی سوودی هەیە بۆ پارتی دموکراتی کوردستان لەبری ئەوەی ئەم دانوستان و ئەم گفتوگویان پێشتر لەگەڵ یەکێتی بکرداوت مەسەلەن چاوەتە ئێمە لەگەڵ میوان بەڕێز دکتۆر تاریق عباسی ئەومانە کرد کە سپەینی ئەگەر بێت و سونەکان بگەنە ڕێکەوتن لەسەر سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دوو جێگرە بێت جێگرێکیان کە کوردە و جێگری دووەمیان پارتیە و یەکێتی
تا ئێستا بە کەلیمەیەکیش بە وشەیەکیش باسی نەکردو کە کەسێک داوێنێ بۆ کاندیدی یعنی ئەمە بەڕاستی ئەم یاریە ئەکرێ بڵێم نانیشتیمانە ناشیرینە یعنی سوودی بۆ شێ هەیە ئەوە ئەو دنیابینی نییە سیاسیە بەرژەوەندی حیزبە تەسکەیەکەوە لە پارتی کردووە هەتا ئێستا حکوومەت یاخود هەرێمی کوردستانش سیاستکردن واخۆت پرۆسی سیاسی ئفلیت کردو ئەزانی شەراکەتی ڕاستەقینە و دروستکردنی تەبایی کورد بەوە دەبوو کە ئەمڕۆ پارتی دەبوو پشتگیری تەواو لە هەر کاندیدێ بکە کە یەکێتی پێشنیار دەکات بۆ سەرۆک کۆمار و داوای لە یەکێتیش بکردایە فەرمووە لەسەر بەرنامەی حکوومەتی هەرێم ڕێک بکەوین تەوافق ئاوها دروست دەبێ و شەراکەتش ئاوها دروست دەبێ بەڵام ناکرێت تۆ سەرجەم دەسەڵاتەکانی هەرێم لای تو بێ و بێی ململانێش بکەی لەسەر ئیستیحقاقی لایەنەکانی کەو بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە بەغدا لە ڕێگای توانای خۆی لەناو پەرلەمانەوە لە ڕێگای هاوپەیمانەکانی و تۆبەی شەڕی ئەو پۆستانش بکەیت بۆیە من پێم وایە ئەوەی کە پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستانە ئفلیت کردووە ئەو سیاسەتە بەرژەوەندخوازەیە کە پارتی پەیڕەوی دەکا وەڕەچاوی هیچ تایبەتمەندیەک و هیچ بارودۆخێکی ئەمڕۆی هەسیاری هەرێمی کوردستان و ناوچەکەش ناکە کە ئەمڕۆ هەموو ئەزانی هەموو دۆستانی کورداوە لە کورد دەکەن پەلە بکەن لە دروستکردنی حکومەت داوا دەکەن پەلە بکەن لە پەرلەمانی کوردستان بەڵام کاکە دەبێ حکومەتی بێ حکومەتی هەمومان بەڵێ ئێمە هەموو حکومەتی هەرێمی کوردستانمان دەوێت و پەرلەمانەکەشیمان دەوێت بەڵام ناکرێت پەرلەمانێ بێ بەویست و ئیرادەی حیزبێک بڕیار بدا و نابێ حکومەتێکش بێ بەویست و ئیرادەی لایەنێکی سیاسی بڕیار دەرکا بۆیە گرێچۆرەکان ئەوەن کە دەبێت بەڕاستی پارتی لەوە تێبگا سەردەمی حکومەتێک تەنها حیزبێتایە بڕیاردا بەسەرچوو و سەردەمی پەرلەمانێکش یاسا دەرکا بەویست و ئیرادەی حیزبێک ئەم بۆ جوانانە کۆتایی پێهاتۆ بۆیە گەردەمانەیە خۆناغوێنێ دەست پێ بکەین ئەبێ ئێمە لە هەرێم و دەست پێ بکەین و دوجاش لە بەغدا دەتوانین دەستکەوتی گەورە بێن یعنی کاک زانە تۆ زانی 63 مادەی سەرەکی هەن لە دەستورە هەمووی بەرژەوەندی کووردە بەڵێ ئەلەو 63 مادەی هەندێکی بە تەواوی هەندێکی بەکەم و کورتوکاڵی جێبەجێ کراوە یعنی تۆ ئەمڕۆ پارتی بچێت داوای ئەوە بکە بڵێ لەبری ئەوەی داوای جێبەجێکردنی یاسای نەوتوغازکە کە هیچ لە داواکاریەکانی کورد بۆ و پارتی جەختی لەسەر کردەوە لە بەرنامە وزارەکەی محەممەد شاه سوودانی ئێستا لەبری ئەو دەست ئەوانە چووە داواکە داوای ئەوەکە کە ئێوە بەس سەرۆک کۆمار مەدەن بە یەکێتی ئەزانی یەکێک لە هۆکارەکان کەوا پارتی وا بچوو کوردەوە پارتی پێی وایە بەم شێوەیە زەخت لە یەکێتی دەکا ناچاری کە بە داخوازیەکانی ڕەوا ڕازی بێ کە دووبارە حکومەتێک بە هەمان عەقڵیەت و بە هەمان سیستەمی حکومڕانی ڕابردوو دروست بێ بۆیە من پێم وایە یەکێتی ناتوانێت لەم بەرنامەیە کە ئێستا دەستی پێکردووە پاشەکشە بکە لەبەرەوەی پێش ئەوەی یەکێتی وەکو حزب زەرەری لێ بکە هەموو خەڵکی هەرێمی کوردستان و قوارەی هەرێمی کوردستان زەرەر دەکەن لەوەی یەکێتی دەست لەم سیاسەتە هەڵگەیە کە ئێستا دەستی داوە پێی لەوەی کە دەبێت ئەم سیاسەتە مەترسی بەڕێز خوازیەکانی کورد بکەن ئەو بە تۆ خەمخۆرێکی ناچوو کوردستانەکانی دەرەوەی دارە هەرێمی شوو لە کەرکووک دەژیان کەرکووکێکە کە لەو شوێنانە ئەم جۆرە سیاسەتە ینی کاریگەری خراپی لەسەر ئەو ناوچانەشدا ناوە کە ئێمە لێ پرسێکی نیشتیمانی و نەتەوەیمان هەیە یەک نمونەت بۆ دێنمەوە کاکزانە ئێستا پارتی دیموکراتی کوردستان دوو ئەندام ئەنجومەنی هەیە ئەزانی ئێستاکانە تەنها دوو ئەندام ئەنجومەنەکەی پارتی لەگەڵ ئەندام ئەنجومەنێکی بەرەی تورکمانی سەر بە تورکیا و لەگەڵ ئەندام ئەنجومەنێکی عارەب کە ڕاکان جبووریە تەنها ئەمانن دژایەتی ئیدارەی شارەکە و پارێزگارە کوردەکەی شارەکەن ئەمە لە چۆی کوردایەتی و لە چۆی برایەتی و لە چۆی تەوافق و شەراکەتە جێی دەکەیتەوە کەواتە پارتی من پێم وایە بە سیاست یا دەبێت گۆڕانکاری لە سیاست یا و پێداچوونەوەکە هەتا بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم ئەزانی کاک بزانە لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیداری هەرێم یەکێ لە داواکاریەکانی پارتی لە کارنامەکەی محەممەد شاه سوودانی بەرنامە وزارەکەی ئەوە بوو کە دەبێت سەرجەم بارەگاه حیزبیەکانی وەرگێتەوە تا ئێستا لە کەرکووکە ئەنجومەنی سەرکردایەتی نەتوانێت وەرگێتەوە بەڵام کە دەچێت لەگەڵیان دانیشێ داوای بارەگاکانی ناکاتەوە داوای ئەوە دەکا ئێوە پۆستی سەر کۆمار بەدەن بێچیت بۆیە من پێم وایە سیاسەتی یەکی پارتی ئێستا نەخزمەتە بە ناوچە کوردستانەکان نەخزمەتە بەپرسە گرنگەکانی کورد بەو 63 مادەی کە هەمووی لە بەرژەوەندی کووردە ئەمڕۆ جێبەجێ ناکرێ وەکو خۆی بە یاسای نەوتوغاز کاکزانە ئەزانی لە کارنامەکەی محەممەد شاه سوودانیا دەبوو دوای 6 مانگ یاسای نەوتوغاز دەرچێت بەڵام لە ئەنجامی ئەو سیاسەتە هەڵەی کە یەک کەس بڕیار دەدا لە حکوومەتی هەرێمی کوردستان لەبری ئەوەی ئێمە هەوڵ دەین
ئەو یاسایە دەرچێ و بۆی کێشەی نەوتوغاز حەل بێ هەولی ئەوە ئەدرا خۆت زیینەوە لە ڕێکەوتن لەگەڵ بەغدایە لە بابەتی نەوت تا گەیشتە ئەوەی نەوتی هەرێمی کوردستان بە یاسا ڕاگیرە کەواتە بۆیە سەرجەم ئەم هەڵە گەورانە سەرجەم ئەم شکستە گەورانە ئەوە دەخوازێت لەسەر پارتی دیموکراتی کوردستان پێداچوونەوە بە سیاسەتەکەی بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی بۆ ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم و بە تایبەتی بۆ ئەو پرسە گرنگانەی کە پرسی زۆر گرنگ و نەتەوەی نیشتیمانین لە بەغدا. باشە ئەو 63 مادەیە مامۆستا کورد دەتوانێت لانی کەم لەو خولەیە هەندێک کاتی خۆشە ڕەنگە لێرە و لەویشان لەسەر کرابێ بەڵام ئیشی لەسەر کاوکاری لەسەر کا بتوانێت دەرەنجامێکی باشی لێەوە بەدەستبێنێ بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. کلیلی داواکاریەکانی ئەم بەجێهێنانی ئەم 63 مادەیە کاک زانا تەوافق و شەراکەت و ڕێکەوتنی نێوماڵی کوردیە. بەڵام کاکە تەوافق ئەوە نییە تۆ بڕیاردەی ئێمە هەموو پاشکۆی بڕیارەکانی تۆ بین تۆ تەحالوفات بکەی و ئێمە هەموو پاشکۆی تەحالوفەکانی تۆ بین. لە هەرێمی کوردستان چەندین لایەنی سیاسی هەیەوێکێتی نیشتمانی کوردستان دنیابینینی خۆی هەیە بەڵێ بۆ جێبەجێکردنی ئەو 63 مادەیە و بۆ ئەوەی پێگەی کوردش بەهێز بێ و هەرێمی کوردستانش لەم قەیرانە ئابووریە ڕزگاری بێ بەڵێ دەبێ ئێمە لە ناو هەرێمی کوردستانەوە بەو نەمەتە کارکەین کە ئێمە پێویستیمان بەوەیە حکوومەتێکی ڕاستەقینەی شەراکەتی ڕاستەقینەمانە بێ تەوافقمانە بێ. ئەزانی کاکزانە ئێستا هەموو یاساکانی عێراق تەفسیری محکەمەی ئیتیحادی بۆ سەرجەم بڕگە یاسایەکان ئەوانەی پەیوەستن بە دیاریکردنی دەسەڵاتەکان عێراقی کردو بە عێراقی تەوافقی یعنی ئەزانی دیموکراسیەکەی عێراق کاکەزانە دیموکراسی تەوافقە یعنی بۆ نمونە دانیشتنی سەرۆک کۆمار ئەزانی کاکەزانە الثلث المعطل سەیەکی پەکخەر کە دروست دەکرێت ئەوە ڕێگرە لەوەی زۆرینەی شیعە لە عێراقا بتوانێت بەتەنها خۆیان سەرۆک کۆمار دیاریکەن و سەرۆک ئەنجومەنی وەزیران کەواتە ئەو عێراقی کە شیعەتیا زۆرینەیە محکەمەی ئیتیحادی بۆ دیاریکردنی دانیشتنی سەرۆک کۆمار دوو لەسەر سێ دیاری کردووە. یعنی ئەزانی ئێستا کورد و سونە ئەگەر تەوافق لە بینیانە هەبێ نێوماڵیان ڕێک بێ 140 کورسیان هەیە دەتوانن ثلثی معطل یەک لەسەر سێ پەکخەر دروستکەن. بەڵام کەواتە خۆی هەموو یاساکان لە عێراق دەڵێ عێراقێکە لەسەر بنەمای دیموکراتی تەوافقی دروست دەبێت بەڵام تا ئێستا لە ناو هەرێمی کوردستانە لایەنی سیاسی هەیە دژی تەوافقکاریە قەناعەتی بە تەوافق نییە قەناعەتی بە شەراکەت نییە هەندێک کات باسی تەوافق دەکا کە لە بەرژەوەندی یا بێ شەراکەت لە بەرژەوەندی ئەودابێ بۆیە دەبێت تێبگەین چه هەرێمی کوردستان و چه عێراق بە زۆرینە و کەمینە نابردرێ بڕێوە بە تەوافق و شەراکەت دەبردرێ بڕێوە هەتاکو هەموو قەناعەت بەمەنێنین پێم وایە نە کێشەکانی هەرێم چارەسەر دەبێ و نەدەتوانین پەیوەندەکانی هەرێم و بەغداش چاکەینەوە. هەڵسەنگاندنت وەکو کەسێتێکی سیاسی بۆ هەوڵەکانی سەرۆک کێشێتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵکە لە بەغدا ئامادەیەکی تەواوی هەیە چییە بۆ ئەوەی کە بتواندرێتەوەکو بەغدا وەکو عمقێکی استراتیژی خزمەتی کۆمەڵانی خەڵک بکات؟ زای چۆ کاکزانە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەچێت بۆ بەغدا طبعاً پێش ئەوەی بچێت بۆ بەغا یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەیەکی ڕوونی هەبووە بڵاوی کردوتەوە کە ئێمە دەمانەوێت لە هەرێمی کوردستان حکومڕانی وابێ و ئێمە دەمانەوێت لە بەغداش کورد بەم شێوەیە بەشداری حکومڕانی بکە و ئێمە دەمانەوێت دنیابینینمان بۆ پەیوەندەکانی نێوان حکوومەتی هەرێم و بەغدا ئاوها بێکەوەتە کاتێ سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەچێت دانیشتنەکانی و هەوڵەکانی هەتا بۆ بەدەستێنانی ئیستحقاقەکانی یەکێتیش وەکو حزب و کوردش بۆ ئەوەیە ئەم پۆستانە ئەم ئیستحقاقانە بکاتە خزمەت ئەو دنیابینینەوە کەواتە ئەم دنیابینینەش کاکزانە تۆ سەیریکە بەڵێ دنیابینینی حزبێکە سەرۆکەکەی نمایندە دەکات بەڵام ئەم دنیابینین و ئەم سیاستکردە خۆی خزمەتێکە بە هەموو خەڵکی هەرێمی کوردستان و بە عێراقش لە بەرەوەی کاتێک کە تۆ دنیابینینت ئەوە بێ سیاستت ئەوە بێ پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغا چاکەی کەواتە خزمەت بە هەموو گەلانی عێراق دەکەی کاتێک کە دەوێ یاسای نەوتوغاز دەرچێت یا خۆت ڕێکخستنی ئابووری عێراق لەگەڵ ئابووری هەرێمە بە شێوەیەک خەڵکی هەرێم سوودمەند بێ کەواتە تۆ ئەم بارە ئابووری خراپەی هەرێمی کوردستان چاک دەکەی کاتێک کە تۆ دەتەوێت لە بەغدا سیاسەتی شەراکەتی ڕاستەقینە بێ کەواتە تۆ دەبێت لە ناو هەرێمش قەناعەتت بە شەراکەتی ڕاستەقینە بۆیە من پێم وایە ئەم دنیابینین و ئەم سیاسەتی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان دەیکا هەم خزمەتە بە بەرژەوەندە باڵەکانی هەرێم و هەتا خزمەتشە بە بەرژەوەندە باڵەکانی کورد لە ناوچە کوردستانیەکانش لەبەرەوەی ئێمە لە ناوچە کوردستانیەکان
بەچی دەتوانین کورد پێگەی بەهێز بێ و بە دەستکەوتی زیاتر هێ بەوەی تەوافق و شەراکەتی ڕاستەقینە هەبێ بەوەی کورد لە بەغا بەم ئاراستەیە با ئیشکا بەوەی کە پەیوەندیەکی باش لە بینی هەرێم و بەغا هەبێ بۆ من پێم وایە ئەم سیاسەتە خزمەتە بێ بە هەرێم و خزمەتە بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارێ هەرێم و خزمەتش دەبێت بە هەموو عێراق لەبەرەوە ئیستیقراری سیاسی باشتری دەبات. سوپاس بۆ بەڕێز مامۆستا محەممەد نەسرەدین کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری کەرکووکەوە لەگەڵ مامۆی. سوپاس مامۆستا هەڵبەتە ئەوە سوپاس بۆ دکتۆر تارق جەوهەر چاودێری سیاسی کە بەڕێزیشان لە هەولێرەوە لەگەڵ مابوو. ئێمەش لەگەڵ کارانم بێکەوە پانۆڕامەمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان.